لە مۆنۆمنتی شەهیدان و لەناو ڕووفاتی 480 ئەنفالکراودا یادی ئەنفالکردنی دۆڵی جافایەتی بەڕێوە چوو. کەسوکاری ئەنفالکراوان نیگەرانی خۆیان لە جێبەجێنەکردنی بەڵێنەکانی حکومەت دەربڕی و باسییان لەوە کرد کە وەک پێویست خزمەت نەکراون. یەکێک لە تاقانەکانی ئەنفالیش دەڵێت تا ئێستا حکومەت نەچووە بەدەم داواکاریەکانیانەوە. تا ئەم دقەیەش ئێمە گلەیمان لە حکومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بەڕاستیەکەی وەکو پێویست نەهاتۆ بەدەنگ داواکارەکانمانەوە لە دوای نەمانی هەر تاقانێک ئیمتیازەکەی دەبڕێ. ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەی دروستکردو بۆ ئێمە ئێستا تا ئەم دقەیەش کە لە ژیان داین خەم لە دوای نەمانی خۆمان دەخۆین، خەم لەوە دەخۆین سپێنی ئێمە کە لە ژیان دانەمان بەڕاستی منداڵەکانمان دووبارە جینۆساید بکرێنەوە. تاوانی یەکەمین پرۆسەی بەناوی ئەنفال کاروباری شەهیدان و ئەنفالکراوانی هەرێمیش ڕایگەیاند بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە تاوانەکانی ئەنفالدا بکرێت وەک جینۆساید بناسێنرێن پێویستە عێراق ببێتە ئەندام لە دادگای باڵای تاوانەکاندا. هەموو زیان لێکەوتوانی هەرێمی کوردستان لە ئەنفال، کیمیاباران، ڕاگواستنی دێهاتەکان، سووتاندنی ڕز و باخەکان، کوێرکردنەوەی کانیاوەکان، هەموو تەختکردنی هەزاران دێو گوند و شار و شارۆچکەی کوردستان و لە دەستوریشا هاتووە کە حکوومەتی ئیتیحادی کە بەدیلی حکوومەتی فاشی بەعسا پێویستی لەسەر کراوە هەم داوای لێبوردن لە خەڵکی کوردستان کە هەم قەرەبوو بکاتەوە هەم موچەی کەسوکاری شەیدەکان ئەو بیدا. لە 22 شوباتی ساڵی 1970دا پرۆسەی ئەنفالکردنی دۆڵی جافایەتی لەلایەن حیزبی بەعسەوە دەستی پێکرد و 33 گوندوێران کران و زیاتر لە 1000 هاوڵاتیش ئەنفال کران. تا ئێستا ڕووفاتی 480 ئەنفال کراو هێنراوەتەوە مۆنۆمنتی شەهیدانی ئەنفال لە قەزای دوکان. گۆران عەبدوڵڵا، NRT قەزای دوکان.